تاوان کردارێکە پێچەوانی یاسا و ڕەفتارە ئەو کردەوەش لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی تا ئێستا لە هەموو شوێنی کەم جیهانە و وڵاتی دنیا بوونی هەیە لە شوێنێک بۆ شوێنێکی تر ڕێژە و قەبارەی تاوانەکان زیاد و کەم دەبێت هەرێمی کوردستانیش بێبەش نییە شوێن پەنجە لە مەڵقەدا باز لە دیاردەی چەکی بێمۆڵەت و ئەنجامدانی تاوانی کوشتن بە چەک دەکات. لەو بەردامەدا باس لە دیاردەی چەک هەڵگرتنی بێمۆڵەت لە هەرێمی کوردستان دەکەین. شوێن پەنجە دوای زنجیرێک تاوانی کوشتن لە گەرمیان و سلێمانی و هەولێر بەگشتی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی مەیدانی بەدەدا چون بۆ چۆنێتی ئەنجامدان و دروستبوونی ئەو تاوانانە دەکات. دەمانوێت بزانین کێن ئەوانەی چەکی بێمۆڵەت هەڵدەگرن. دەمانێت بزانین هەوڵ و ڕوبەڕووبوونەوە هێزەکانی ناوخۆ و ئاسایش بۆ بنبڕکردن یا سنووردارکردنی ئەو دیاردەیە چییە؟ هەروەها دادگاکان و داواکاری گشتی چۆن تەماشای ئەو دیاردەیە دەکەن بۆچی زۆربەی تاوانەکان بە چەکی بێمۆڵەت ئەنجام دەدرێت. بە تایبەت لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو چەندین تاوانی کوشتنی بە کۆمەڵ و ڕوبەڕووبوونەوەی چەکدار ڕوویدا کە سەواری خراپی لەسەر ئاسایش و ئاشتەوایی کۆمەڵایەتی دروست کرد. ئەو ڕووداوانە بەشێکیان زۆر ناخەژێن و دڵتەزێن بوون. بەڵێ فەرموو پۆلیسی فریاکەوتنی هەولێر کۆنتڕۆڵی ١٠٤ لەگەڵدایە فەرموو لە 33 وا بۆ گشتەورەکان لە 33 وا بۆ گشتەورەکان هاوڵاتیان لە چاوەڕوانی کاردانەوەی دەستگامنیەکان و ئاسایشن تا سنوورێک بۆ ئەو دیاردە و تاوانانە دابنرێت. سەبارەت بەو دیاردەی چەکی بێمۆڵەت و مەترسیەکانی بە چیرۆکی تاوانێکی کوشتن بە چەکی بێمۆڵەت دەست پێ دەکەین. شوێن پەنجە چیرۆک و گرتی تۆمارکراوی ڕاستەقینی ئەو تاوانە نیشان دەدات و ئاشکرا دەکات. لەو دیمەنانە لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر و دژە تیرۆر تۆمارکراوە. ئەو ڕووداوەش لەلایەن کەسانێک کە دانیشتووی دەوروبەری شاری کۆیان لە هەولێر ئەنجام دەدرێت. وەدبارێک با بڕێک پارە بەکرێت دەگرن تا کەسێک بکوژێت. بکوژ لە ڕێگەی چەکی بێمۆڵەت کەسێکی بێتاوان دەکوژێت. دوای ئەنجامدانی ئەو تاوانە بکوژ ڕادەکات. هێزەکانی ئاسایشی هەولێر دوای لێکۆڵینەوە لە ژووری هاوپەشی ئۆپراسیۆنەکان پلانی دەزیرکردنی تۆمەتبار دادەڕێژن. دوای چاودێری هێزەکانی ئاسایشی هەولێر ئەو شوێنە تۆمەتباری لێ نیشتەجێیە کۆنتڕۆڵ دەکەن. سەرجەم ڕێگاکان دادەخەن. دوای چەند خولەکێک لە ئۆپراسیۆنێکی خێراورد هەڵدەکوتنە سەر تۆمەتبار و دەستگیری دەکەن.
دوای دەزیرکردنی تۆمەتبار بۆ کوردستان 24 باس لە تاوانەکەی دەکات. هەفتەیەک چاودێریم کرد، ئێوارەیان هاتە دەرێس، دەستم لێ ڕاگرت، گوتم تا بنەسراوی بمبە. لە ڕێ بنەسراوی لە گەڕەکی گەلایش گوتم لێ لە لاداندا ئەشێ بار دەکەم. گوتم ئەو سندوقەم لۆ بکەوە مەشغوڵ بێ. سندوقەکەمی لۆ کردەوە، ڕاست لێمدا دوو گول لەم لێدا و هەراتم. بە پێیان هەراتم هەتا زادەی 120 لەوێ تەکسێکم ڕاگرت چمەوە مارێ. تەلەفۆن کرد، گوتم ئەو ئیشەکەم لۆ کردن. گوتیان باشە، پاش سەعاتە چی؟ گوتیان ئەوە هەونیە برایەکەیتی کوشتیتت. دوایە گوتیان پارەکەت نادەنێ کەیف خۆتە تەلەفۆنیان لەسەمە قەپات کرد. دوای ئەنجامدانی تاوانەکەم بە چەند ڕۆژەشی لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر دۆزرامەوە و دەستگیر کرام. دەچینە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر. لێرە کتێبێژی ئاسایش باس لە ئاسەوار و مەترسی دیاردەی چەکی بێمۆڵەت و هەوڵەکانی دەستگا ئەمنیەکان دەکات بۆ ڕێگری لەو دیاردەیە. طبعاً بە زۆری ئەو کەسانی کە چەکیان لایە ئەو کەسانن کەوا چەکی بێمۆڵەتیان لایە، ئەوانە دەستگیر دەکرێن. هۆکاریش زۆرە ئەوانەی کە چەک هەڵدەگرن. یەک لەو هۆکارانە ئەوەیە کەوا مادەی یاخود سزادانی ئەو کەسانی کە چەکیان لایە بە بێمۆڵەت سزاکە زۆر سووکە. بۆیە پێویستە پێداچوونەوە بەو یاسایانە بکرێتەوە سزای تونتر بدرێن ئەو کەسانێکەوە چەکی بێمۆڵەتیان لایە. لەلایەشترەوە هەندێک لەو کەسانێکەوە هەرزەکارن چەکی کە لە ماڵەوە لایەن هەیە، ئی باوچیان ئیبرایان کەوا کارمەندی دەستگاکانی ئەمنی و پێشمەرگە و پۆلیسن، زۆر جار ئەوانە بەبێ پرسی ڕای باوکو برایان ئەو چەکانە هەڵدەگرن، یاخود لەناو ئۆتۆمبیلەکانی باوچاندایە سیارەکانیان دەبەن و چەکەکانیش بەکاردێنن. بۆیە زۆر زار دەبینین کەوا دیاردەی تەقەکردن هەبووە، زۆر زار هەبووە حالەتی ڕوبەڕووبوونەوە لە بینی دوو تەرەف لەسەر سیارە شکانەوەیەک لەسەر لە کافتریایەک هەبووە. ئەو حالەتانەی کە ڕووشیان داوە بە حەقیقەت زۆر زار هەبوو حالەتی زۆر دڵتەزێن بووە. بۆ نمونە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لەسەر شەڕێک لە یەشێک لە گوندەکانی دەوروبەری هەولێر دوو برا بە شەڕ هاتن و بۆ هۆی ئەنجامی لە دەستدانی گیانی 5 هاوڵاتی برینداربوونی چەند کەسێشتریان. هێزەکانمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر هەڵمەتی شەوانە و ڕۆژانەشمان هەیە لە هەموو شوێنەکانی شاری هەولێر و دەوروبەریشی سنووری چالاکی خۆمان. هێزەکانمان لە بنکەکانی ئاسایش و بەڕێوەبەرایەتیەکان و تەنانەت هێزەکانی بەڕێوەبەرایەتیشمان لە جم و جۆڵ بە بەردەوامی ئەم هەڵمەتانە ئەنجام دەدەین لە دانانی بازگەی کاتی و لە دانانی تەنانەت لە بازگەکانی تریش بە بەردەوامی ئێمە چاودێری ئەو کەسانە دەکەین کەوا چەکی بێمۆڵەتیان لابێ، ئەو کەسانێک کەوا جێگەی گومانن لە هەڵمەتی پشکنینەکاندا لەناو ئۆتۆمبیل و لەلا ئەوانەی کە چێکیان لە هەمیشە دەستگیر کراوە، ئجراعاتی یاسایی پێویستیشان دەڕاق وەرگیراوە. تەنانەت ئێمە زۆر جار هەیە دەبینین ئەو هەڵمەتانەی کە ئێمە بۆ چەک هەڵگرتن دەیکەین لە ئەنجامی ئەو هەڵمەتی چەک هەڵگرتن دەبینین ئەوانەی چەکی بێمۆڵەتیان لایە بەشێک لەو کەسانە هەڵگیری مادەی بێهۆشکەریشە و سیارەکانیشان مەسەرەن سیارەی بێژمارە و یاخود بێمەنەفێست و جێگەی گومان ئەو سیارانش. سەبارەت بە سزای یاسایی و تاوانانەی کە بە چەک دەکرێت دەچینە دادگای هەولێر. لە ڕەندەمێکی داواکاری گشتی هەرێم دەبینین و باستە و دیاردێ و سزاکان دەکات و هۆکاری زۆر بوونیە و دیاردێش دەخاتڕ. چەکاڵکردن بەبێ مۆڵەت بۆ خۆی خودی خۆی تاوانە ئەوجادەیتە سەر جۆری چەکەکە. ئەگەر کلاشنکۆڤ بەرەو سەرەتورەوە بە سلاحی حربی ناوزەند دەکرێت ئیحالەی محکەمەی جینایەتە بێ سزای خۆی وەرەگرێت و لەگەڵ غەرامەکەی دێنەوە سەر دەمانچەش بە پێی مادە 21 فەقەرە ئەلیف لەسەر 3 ئەوە هەڕوا بۆ دادگایکردن ئەوی شەر حکومەکەی غەرامەیە لەگەڵ بەندکردن. بەڵام تۆ
ئێستا دێی لە منە پرسی ئەڵێ ئەی ئەنجامەکەی چییە؟ ئەنجامی چەک بەکارهێنان چییە؟ تۆ دێ سێ فەرەز زێمانەیە لاسا چەک ڕاکێشانە، چەک ڕاکێشان خودی خۆی بە تەهدید دانرێ، هەر تەنها چەکەکە یان هەڕەشەی زارەکی لە کەسێ بکەیت چەکت پێوێ دڵنیا بە 430 دەگرێتەوە، مەحاڵە لێ قوتاربی. ئەگەر چەکەکەت ڕاکێشە تەقەیەکت کرد بەڵام نەبوو ئەوی کوشتنی تاوان لێکراوە بێتە 405 لەسەر سیوێک سزادان حکومەکەی لە 5 ساڵەوە تا 7 ساڵ ڕەنگە زیاتریش بڕوە. وەی لە حاڵی ئەوەی لەم چوارچەوەی ئەم حکومەتە بێت و داڵدەی تۆمەتبارێ بدا لە بەرەوەی ئەوە خودی خۆشی بێ لەوە خۆشی تۆمەتبارە بێ لە کەیسەکە، کەیسێکی بەسەرا ئەسەپێنرێ کێشەیەکی سەربەخۆی لەسەرەکرێتەوە قابلی کەفاڵەتیش نییە لە معظەم ئەحواڵ بە تایبەتی لە کێشە زەبەلاحەکان. ئەمە دەبا بنیە خۆت هێزەکان لێرە ئامادە دەکرێن و پلانی کارەکەیان دادەڕێژنەوە و دەردەچن. دوایی دەرچوون لە ڕۆژ ئاوای شاری هەولێر خاڵی پشکنین دادەنێن. ئەفسارێت بێ زەحمەت ئەلێن دەڕاگرێت با بەبەستی کۆنتڕۆڵکردن یا سنووردارکردنی ئەو دیاردەیە هێزەکانی یاسایشی هەولێر شەوانە بە شێوەیەکی بەردەوام و زۆر جاریش بەهێزی هاوبەش لە ژووری ئۆپراسیۆنەکان هەڵمەتی دەست بە سەرداگرتنی چەکی بێمۆڵەت ئەنجام دەدەن. باشە ئەگەر ڕقەمی هەیە لۆ کاتیت لێدایە ئەتوو بخۆی کاتی ڕقمم نەکردیە کو ڕقم نەکرا دەزانێت ڕقم ناکرێ ئەتوو کە دەکڕم دەبی ڕقەمی کەم وانە ئەوە لە 2014 ئەو سارێ ڕقم ناکرێ برای بەڕێزم. شوێن پەنجە لە یەک شەو لە ماوەی 2 کاتژمێر لەگەڵ بەشێک لەو هێزانی یاسایشی هەولێر لە هەڵمەتی دەست بە سەرداگرتنی چەکی بێماڵت بەشدار دەبێت. ئەوە چێ براوە تەڵبێتی لەگەرە خۆدەت واللهی ئەوە ناو سارەمدارایە ئەو ناو سارێنی ئەوە دیارەوە بەکار بیکەنەوە تەواو بیکەنەوە پەنجانە نشان ئەوە هەدی برادەرگی بریتانیا ناو سارەمدارایە تەواوە تاوا کاکە ئەوە وەکو چەکی سپی بەکاردێ تەمانەوە مەمنوعە بە هەموو شێوازێک بەکارهێنانی چەکی گەورە ئەوە دیارە دەمانچەیە و کلاشینکۆفە بەکاری دێنی یانیەوە ئیشیوەی هەردوو ئیشێکەیە ئەوەیان ئەوە چەکی سپی پێدەگوترێ ئەوە قەدەغەیە بە هەموو شێوازێک هەڵگرتنی لە کاتی تووڕەبوون لە کاتی هەر شتێک شێر حاڵەتەکەی بەکاری دێنی وایە نا ئەوە مەمنوع ئەو دەستی بەسەدا دەگیرێ معلوماتەکەی لێوەرگرن. چەند تۆمەتبارێکە بە چەکی بێمەڵات دەزگیر دەکرێن بۆ شوێن پەنجە باس لە هۆکاری هەڵگرتنی چەک دەکەن. ئەمە کابراایەکم چەکم لەدەست بووە هێزەکانی ئاسایشە منیان گرتیا چەکێکی بێمۆڵەتم پێ بووە لەبەرەوەی کێشەی کۆمەڵایەتیمانەیە برایەکەم زەلامێش کوشتووە لەگە بنەم ئالێش بەشە ڕاتونە لە ئەنجامی دەمەقاڵی زەلامێش کوشتووە ئێستا منیش چەکم وەرگرتەوە بێمۆڵەتە لە ترس خۆم و لۆ پاراستنی خۆم. ئەوەی پێشتر کە مشکلێکمانە بوو برایەکەم زەلامێش کوشتبوو لە ئەنجامی دەمەقاڵی بوو لەگە برای مشکل بەشە ڕاتبوون برایەکەیت کە ماتوو بە چەکەوە هاتبوو
ئەوان سەرشا پێ وای سەر لە ئەنجامی ئەوەی تەقا لێ کردبوو لەو بینێ نەفەرێکا کوژراوە گە سەرچش نە بە دنیا بۆ مشکلی ڕووی نەدەدا هەر بۆ دەستوانە حەد دەکرا کێشە مامۆستا ئەوەی بەردەمان چ ئەوە جێشی عراقی ئەوە قەدیمە ئەوە عەزیزی من ئەوە قەدیمە ئەوەی 2006 برای بەڕێزم هەویەکەم بدەی پێشمەرگایەتی بەڕێزم ئەتو عەزیزیمەی هەردوو چاوم بەس بێ زەحمەت چەکەکەمان بدەیە بێ زەحمەت ئەزیەت نەبی ئەتو عەزیزیمەی برای بەڕێزیمەی بە پێی قانون هەویەکی دەبی بدەیە من ئەوجا من ئەوەی بتوانم مسامەحە بدەمە بەڕێزت ئەمە بە ئەمر هاتینە جەنابشت عەسکەری سەر ئەو دوو چاوەیمە ئەو دەماسەی تو دەستی بەسەدا دەگیرێ بە کاتی لە جێی دەوامی خۆت کتابێکمان لە بۆ دەینی لە بۆ بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر کە ئەتوو ئێستا هەویەتان لە بۆ نوێ نەکرایتەوە لە دەوامی لە ئەسنای ئەرچی ئەمە ئەو کاتی بۆ کتابەی ئەو دەماسەی تەسلیمی بەڕێزت دەکەینەوە. دەست دەکەن بە پشکنین و لێپێچینەوە لەو شۆفێرانی کە گومانیان لێ دەکەن ئەو لێپێچینەوە پشکنینە دەیان سەرپێچی دەبێنرێت دەست بەسەر چەندین جۆری چەک و چەقۆدا دەگرن لە کاتی پشکنین دیمەنێکی نامۆ لە هاوڵاتیەک دەبێنرێت هێزەکانی ئاسایش چەند کەسەیەک دەپشکنن. بەڵام ئەو کەسانە بەبیانی کە سەربازین ڕێگری لە پشکنینیان دەکەن و ناهێڵەنەوە کارمەندانە دەستیان بۆ ببن ئافسەری بەرپرس بڕیار دەدات پشکنین بۆ خۆیان و ئۆتۆمبیلەکەیان بکرێت. باشە تو سایق تەکسی چی ئیشت بە چەقویدایە ئەو هەموو ئارامیە هەیە ئەو هەموو ئەمانە هەیە لە هەولێرێ ئەوە هیچ ئیش نییە تو ئیشی چەکەمە ئەتو سایق تەکسی کابرایەکی مەدەنی لەگە خەڵکی مەدەنی هەڵدەستی بدادەنشی هیچ پێویستت بۆ شتانە نییە. ئەوەش ڕێناستێ هیچی ڕێناستێ هیچ ڕێناستێ ئەوە تووشێتەوە هەر حاڵەتێک ویستە تووشی شەڕەکی بی لێرانە کابرا دووسێ نەفەربی ئەتو دەری ناینێ و چەقۆی یان دەڵێ بار ناو سارێ بمێ هیچ معقول نییە تو گەنجەچینە ناو شاری هەولێر سایق تەکسی هیچ ئەوەلیاتەکەت پێ نییە ینی نفوست پێیە نا ئیجازەت پێ ینی خوانەکەران ئینسان تووشی حاڵەتێک بووی تووشی شتێک بوو یعنی کەس هەر نادناستەوە تو بەڕێزت چی ڕاستەیان نا دوای دوو چەقول لەگەرە خۆت هەڵگرتیە هیچ داعی ناکە شاری هەولێر الحەمدولیلا ئەمانە و هیچ مشکلەکەت نییە هیچ کێشەکەت نییە ئەتوە تا ئێستا کێشە توش بووە بە خۆت وەکو خۆت ئێوەیان نا ئەگەرە بۆ حسابی بیدەبی هەر کەسە چەکەچی لەگەرە خۆیاڵ بەڵام الحەمدولیلا ئەمانە جداوە هەیە واوە هەموو لە زادی ڕاوەستاینە بۆ شەوەی لۆچ لە بۆ ئەمانی یەکەچی وەچی بەڕێزت ئەو هاوڵاتیانە وایەنە عەزیزی من. بڕێک لە مادەی هۆشبەر و چەکی جەنگی دەستی بەسەردا دەگیرێت و قۆڵ بەستیان دەکەن دوای لێکۆڵینەوە دەردەکەوێت کاوان سەربازی نین و چەکەکانیان پێم وڵاتە. تکارێ برێ ئەمە عەرەسین بەڕێزەکە والله يتسقوك بردا تسقوني والله كاتي تسقوني يتشي دوست اللارة تفتيش لك تفتيش ها تاسون ها اللي قرب او تفتيش اتو دست عليك اتو دست دربي دست اتو اهاب كبا او تفتيش كابري برز دي سيو كاكا والله هيك تبينا بقرعه زباد تسي سبيني هذه دو ناقري تفتيش كده دي قري دي او تاكدش اللي مربين ندري داي تفتيش كم مزواني درماني فيها والله دنيا بتكون بخواي الدنيا اللي شو قلت لي تا كا سلاح شي فيها تا تفتيش كا ما تسمع دكوا او ما ديوش برا ديارة سنة وعشي فيها تسك كامبينا 3 كيلو اشكو تسككا
شوێن پەنجە ئەمانجی ڕێگریە لە هەر تاوانێک پێش ئەنجامدانی بۆ ئەوەی ڕێژەی کوشتن و تاوانەکان کەم بکرێتەوە دەبێت پەنا بۆ یاسا بکەین. وەرە کاکە ناوت چییە؟ هەویەک شتە چ خۆت؟ بەڵێ کا هەویەکەتم دێ خێر بە سەبەبەگە تۆ و دەمانچێت هەڵگرتیە؟ هەدی چ دەکالێک نەتوو؟ چ دەکالێک نەتوو؟ هەویەکەم دێ هەویە. ناوشی بنووسن لەسەری. بەڵام من داماچەم وەرگرتووە بەڕاستی زۆر پەشیمانم ئیش و بەخۆم وەستامە ئیش دەکەم ڕێگام دوورە لەبەر هەندی دەماچەم وەرگرتیوە ئیشم دەکرد بەخۆم لە مارش ئیشم دەکرد ئاسایش بە سەوێن دەرێدادا من دەماچم لەبەر دەرکە سیاری بە دەریای نییە بەخۆم وەستامە ئیش دەکەم وەستا بۆ ڕمەلیۆن دەریشم دەکرد تیمی ئاسایش هاتن بە سەو ماریان دەدەم دەماچەکەی من نیشان کرد و ئێستا زۆر پەشیمان. هەرداوانێک ئاساوارێکی خراپ لەسەر خێزان و ئاشتەوای کۆمەڵکە وشنگەکەمان دروست دەکات. لەبیر نەکەین ئەو هەموو تاوانە جەرکی دەیان دایک و باوک دەسووتێنێت و سەدان منداڵە نازی باوک و کەسوکاری بێبەش کردووە. بۆ ئەوی ئاسەوارە خراپە نەهێڵین پێویستە چەک نەکەینە دۆست و هاوڕێی خۆمان بەڵکو وشەی یاسا و دەرگای بنکەکانی پۆلیس و دادگاکان بکەین بە ڕێگە چارەکێشەکانمان. ئەوە ڕێگە پێدانە لە بۆوی ڕێگە پێدان نییە لە بۆ بەڕێزە ئەو ڕێگە پێدانە لە بۆوی ئەتوو بزانە ئەوە کە کرایە لە بۆ شخصی خۆیتی ئەوە نەکرایە کە جەنابەت بەکاربی سیارەکەی لێرەیە لە ناو سیارەی دەبی بێتە خوارێ کاتی جەنابی هاتەوە ئەو هادێ مڕاجعەتی مەدەکا ئەو کاتی سلاحەکەی خۆی تەسلیم دەکات. ئەمە وەکو دەستگا ئەمریکانی هەرێمی کوردستان بۆ هەموو لایەک ئاشکرا هەر کەسێک کەەوە چەکی نایاسایی بەکاربێنێ ئەوە دەستگیر دەکرێت لەو شوێنەی لە هەر مەفرزەیەک بێت لە هەر شوێنێکی تایبەت بێ کەەوە لە دەستی بگیرێ یاخود لە ناو سیارەکەی بێ یاخود بەکاری هێنابێ یاخود بەکاری نهێنابێ لەبەر ئەوەی مۆڵەتی هەڵگرتنی چەکی نییە ئەم چەکە دەستگیر دەکرێت و کەسەکە دەستی بەسەدا دەگیرێ و ڕەوانەی دادگا دەگرێت و دەستگیر دەکرێت و بە پێی یاسا مامەڵی لەگە دەکرێت ژووری ئۆپەراسیۆنی باڵای هاوبەش کە لە نێوان گشت هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان دامەزراوە ئەم ژوورە تا ئێستا چالاکێکی بەرچاوی هەبووە ژمارەیەکی زۆر تاوانبار دەستگیر کراوە کە ژمارەکان لە 470 تاوانبار زیاترە و ڕادستی دادگاکان کراون و لە داهاتوودا ئەم ژوورە بەریشوکارەکانی بەردەوام دەبێ و کۆبوونەوە لە دوو کۆبوونەوەکانی ئەنجام دەدا بۆی بتوانین لە داهاتوێکی نزیکدا ژمارەی تۆمەتباران و تاوانباران زیاتر دەستگیر بکرێن و ڕادستی یاسا بکرێن و بە شێوەیەکی یاسایی مامەڵیان لەگەن. شوێن پەنجەش لاڵقەی دووەمی سەبارەت بە چەگەڵگرتن باز لە هۆکاری زۆری چەک و بەکارهێنانی دەکەین.